كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. خدای گەورە لە قورئانی پیرۆزدا دەستور و یاسا و بنسینەی بانگەوازیکردن و ئامۆژگاریکردنی خەڵکی ڕوون دەکاتەوە و دەفەرمێ قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. فەرمی ئەی محەممەد صلى الله عليه وسلم پێیان بڵێ ئەوە ڕێگای منە، ئەو ڕێگایی کە دەمگەیەنیتە ڕەزامەندی خدای گەورە و دەمگەیەنیتە بەهەشت کە بانگەوازیکردنە لە بۆ لای خدای گەورە بە بەسیرەتەوە. هەم ئەمن هەم شوێن کەوتوانی منیش کەوا لەو بانگەوازیکردنە بەشدار دەبن و شوێن کەوتەی من دەبن. بانگەوازیکردن بە بەسیرەت ئەوەیە کە بە بەرچاوڕوونی بکەی. بەسیرەت بەرچاوڕوونی و بینینی دڵە، بەسەر بینینی چاوە، بەسەر بینینەکە لە بۆ دنیای و ئەشیای مادی، بەسیرەت بینینی شتە معنەویەکانە بە چاوی دڵ. بانگەوازیکردن لەسەر بەسیرەت چۆنە؟ یەکەم خاڵی بانگەوازیکردنی لەسەر بەسیرەت ئەوەیە کە ئەو بانگەوازیە بە دڵسۆزی و بە ئیخلاسەوە لە بەرخاتری خودای گەورە بی و لە پێناوی خودای گەورە بی. دڵسۆزی زۆر گرینگە، هیچ مەبەستەی دیکە لەو بانگەوازیکردن و لەو ئامۆژگاریە نەبی غەیری سوود گەیاندنی بەرامبەر، غەیری جێڕانەوەی بەرامبەر لە خراپە کە تێیدایە یان هاندانی بەرەو چاکەکەوە ئەنجامی بداتن. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الدین و النەصیحە، دین دڵسۆزیە. زانایان دەفەرمون نەصیحەت بە کورتی پێناسەکەی ئەوێ ئیرادەت الخەیر للغەیری، مەبەستت خێر بی لە بۆ غەیری خۆت. هەرچی خێری چاکەی دنیا و دوا ڕۆژە مەبەستت بی لە بۆ غەیری خۆت. کەواتە هەر ئامۆژگاریەک ئەگەر لەو ڕوانگەیەوە هەڵبقوڵێتن کەوا مەبەستت بەرامبەر بی، نەک مەبەستت هیچ حەز و ویستەچی نەفسی خۆت بی، یان مەبەستت خۆ هەڵکێشانێک یان مەبەستت سوودێکی بەرژەوەندی تاکە کەسی خۆت بی، ئەو ئامۆژگاریە بێگومان جێی خۆی دەگریتن و شوێنی ڕەزامەندی خودای گەورە دەبی. پێغەمبەرانیش عەلەیهیم سەڵات وەسەلام هەمویان تەئکید یان لەوە دەکردەوە کە ئێمە ئەو بانگەوازە دەکەین تەنها مەبەستمان پێ خودای گەورەیە و هیچ ئەجر و پاداشتێکمان لە بەرامبەر ئەو بانگەوازە ناوێ. دەیان فەرموو قل ما سألتكم عليه من أجر إن أجري إلا على الله. ئێمە داوای هیچ ئەجر و پاداشتێک ناکەین لە مقابل ئەو بانگەوازە. ئەجر و پاداشتی ئێمە تەنها ئەوەی چاوەڕێی لێ دەکەین خودای گەورەیەکەوە ئەجر و پاداشتی ئێمە بداتەوە. دووەمین خاڵ کە بانگەوازی لەسەر بەسیرەت بی ئەوەیە کە بانگەواز بە حیکمەت بی. خدای گەورە دەفەرمی ئودعو إلى سبيل ربك بالحکمە، بانگەواز بکە و خەڵکی بانگ بکە لە بۆ ڕای خودای گەورە بە حیکمەتەوە. حکمت وەکو ابن قەیم دەفەرمێ فعل ما ينبغي على الوجه الذي ينبغي في الوقت الذي ينبغي، کردنی ئەو کارەیە کەوا پێویستە لەو کاتەی کەوا پێویستە ئەنجامی بدەی بەو شێوەیە کەوا پێویستە ئەو کارە ئەنجام بدەی. کەواتە ئەو بانگ خوازیە و ئەو ئامۆژگاریکردنە دەبێ بەو شێوەیە بێ کەوا هەموو هیوا و ئومێد و ئامانجەکرد گەڕانەوەی ئەو کەسەبی، نەک هیچ مەبەستەچی دیکەت هەبیتن کەوا خراپتری لێ بکەوێتەوە و دەبێ حیکمەت بەکاربێنی و لە شوێنی خۆیدا بەکاربێنی. ئەو بانگەوازە ئەو ئامۆژگاریە نەبێتە هۆی ئەوەی شتێکی خراپتر بێتە سەری، نەبێتە هۆی ئەوەی کەوا خراپەیەکی گەورەتر لەوە دروست ببیتن و ئەو ئامۆژگاری و بانگەوازە بە شێوەیەکی وەهابیتن کەوا چاکەیەکی گەورەی لێ بەدی بێتن. و هەروەها پێویستە بانگەوازی بەسیرەت ئەو بانگەوازەیە کەوا مراعاتی پێشینە دەکرێتن، ئەوەی گرینگە ئەوەی بانگەواز لە بۆ دەکەی ئەو ئەوانی گرنگترە و هەروەها ئەو کارانەی کەوا بڕاوەتەوە لە شەریعەت، نەک خۆخەریکردن بەو کارە لاوەچیانە یان ئەوەی شوێن ناکۆچی و بەڵگەی جیاوازیان لەسرە لە ئیسلامدا.